مامۆستا پرسیارێکم هەیە. مامۆستا دەڵێن نەگەر منداڵەکە لە ناوسکریا بمرێ دەبێ ئەبوو دووجانەی بۆ بکەیجا منداڵەکە لەزگردارا داوەستەی نامرێ. خوشکە بەڕێزەکەم ئەو شتێکێکە لە خرافەت باشە یەکێکە لەو حرامانەی کە وەختی خۆی کراوە بەداخەوە زۆر بەداخەوە بەڵکو ئەوە شەریکدانانە بۆ ئەڵڵا جەل جەلاله بوو. خی گەورە خۆی مناڵ ئەدا و خۆی مناڵ ئەڕاتەوە. ئەبوو دووجانە چییە؟ ئەبوو دووجانە ئەبوو دووجانە ئەبوو دووجانە ناوی سەحابەیەک بووە شەهید بووە لە یەکێکە لە مەعرەکەکان. ئیتر ئەبوو دووجانە چۆن ئەتوانێ مناڵ ڕزگات کەواتە ئەمە خورافەتە و شەریکدانانە بۆ خی گەورە ئەبێ زۆر وریابن. هیوانیە بەڵام مامۆستا من هیچ فقم پێ نییە، بەڵام دەڵێن ئەگەر دەڵێن لە خێوێدا بکرد جا منداڵەکە لەزگردا دەمرێگە و ئەبوو دووجانەی بۆ بکەی دەزگردا نامرێتەوە هیچ کات. تۆ بینیتە ئەبوو دووجانەکەن چۆن بەڵێ کیەکەن ئەبوو دووجانە؟ من ئەوە ناوەکە ئەزانم بەڵام وەکو نوشتەی بەم لێ خۆتی وەدەکەی دەڵێن نابێ بۆ هیچ شێوەیەکی بۆ خۆسوور نەژداینی قەت. نامان بە ئەوە شەریکدانانە بۆ خوا من علق تەمیمەتەن فقد ئەشرەکە بالله. ئەوە شەریکی بۆ خوا داناوە. پارچەپەڕۆیە چۆن مناڵە بەخشێت؟ وەڵام مامش بۆ خۆم وا دەڵێم هەی سیقم بۆ شەر پێیان دەکتم من باس پشتی خۆم بەخوای دەبەستم بە هەزار منداڵیشم بمرێت تم قەدە شتیوای بۆ ناکەم. نە ئەبوو دووجانەیە نە ئەبوو ڕێحانەیە، ئەمانە هیچ کەسێک لە مردن ڕزگار ناکەن، ناتوانن هەم بۆ خۆمی سیقم پێینێ هەموو ذکر شتەکان دەکەم شەوێ پێش ئەوەی بنوو. مامۆستا دوعای بەخێرم بوو کەزا زۆرم پێ دەڵێن دەڵێن ناو منداڵی مردووتە دەڵێ بە ترسێ مردووە شەوێ دەڵێ خەوت دیتوە بۆیە مردووە منداڵەکەت. نانە ئەوە قسەی یعنی قسەی پیر و پیرێژنە و قسەی ژن ئارێ وەڵا دەی خوشکەکەم بەخێر هاتی سەر چاوم بەخێر هاتی سەر چاوم.